بەنای خۆی گەورە و میرەبان بیسەران و بینەران لە هەر جێگایەکان سڵاوتان لێبێت منی برایم زیادم پێ خۆشحاڵم جارێکی دیکەش لە پرۆگرامی ماجی پەیام بە خزمەتی ئەوەی عزیز و خۆشەوی شاد دەبمەوە یەکێ لە پەیامەکانی ئاینی پیرۆزی ئیسلامەوەیە مرۆڤ ڕێز لە کەسی بەرامبەر بگرێت بە تایبەتی ئەو کەسانەی کە لە ژیان تۆزێک تەمەنیان هەیە ئەزمموی ژیانیان کردووە هەوراز و نوشێوی زۆریان بینیوە هەر کەسێک کە بە قسەی کەسانی بەتەمەن بکە بە قسەی کەسانێک کە لە خۆی گەورەترن لە ژیاندا زۆرتر و زیاتر سەرکەوتوو دەبێت کەمتر تووشی ئێش و ئازار دەبێت بۆیە من ئەمڕۆ لەسەر ڕێزگرتن لە کەسانی بەتەمەن قسە لەگەڵ بەشی لە وڵاتیانی شاری ئەو لێر دەکەم ئێوەش وەکو هەمیشە بیسەر و بینەرمان بن تربیەت ئەساسە خاصەتەن داک ئێستاوانە دەگو ئێستا ئەم کە من هەردەستنەوە لەوکوڕەکەی من پێی لەسەر پێداناوە پۆبجی دەکات ئێستا یەک شتە هەیە لەو هەولێرێ ڕێزگرتنی دەوروبەر هەیە بێگانەك دێ ڕێزی لێ دەگرێت لە بەوەی دێتەوە ناو هەولێر کەتی ناو سوشال میدیایە چیوە باوەڕ بکە وەزعەکە پێ باش نیە و بەرە باش ناچی گەورە قەت قەناعەتم نییە زەرەر لۆ ئینسانێکی دابنێتن کە لە خۆی گچکەتر بی سلام علیکم وعلیکم السلام ورحمة الله باسی ڕێزگرتن دەکەم تا چەند پێویستە ئێمە ڕێز لە کەسی بەرامبەر بگرین بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الصلاة والسلام على سيد المرسلين رێزگرتن نسبەت خودان تەعالا داینایەکە لە قورئان هەبی با دەرچیندا حیزبایەتی دەرچینە حیزبایەتی ئەمە عام کە قسەی دەکەین ڕێزگرتن لە جاهلیەت شەر بووە ڕێز مهمە لە ژیان مهمە لە ژیان بەس ڕێزی زەمان طبعاً چەند زەمان دێتن چەند دەرێن تەقەدوم دەکەین بەس وەڵڵاهی وە نییە چەند تەقەدوم بکەن ئەوەندا چش تەخیر دەبی نسبەتی ڕێز ئێستا طبعاً زۆر باشە هەیە باشە ئەمە علاقەمان لە ئەو کەسانێک تەربیەت نەدراینە ئەوە عەقمان لەوانە نییە بەس طبعاً ڕێزگرتن لە هەموو شتەکی وایە بەس ڕێزکردن هەیە مەسەلەن هەیە چشت هەیە دەترسێی لە ترسانە چت هەیە دەترسێی لە ترسانە مەسەلەن کە زۆر کەسێ دەرێ ئەمن بەتعی خۆی دەکا یەکێکی هەندێک بەتە سەڵاتوی بەرێ بەرامبەری هەردەستەوە فەقیر بی کە زۆر کەسەیە لە تازەی تازە چیە تازە خۆ کمترین چت بێن تازە بڕۆ تەماشا قەلەباڵەکە بەبار ناکەوی ئاشە دەرکورە چێ تااقەتی هەیە دەچێ و تازی یعنی ئەوە دەمینێتە سەردەسەڵاتیش سەر بەس ڕێزی کانگەی دڵ هەوە دڵت بەدڵ بی نەک لە پێشەوە کابرات بلبل بی لە بنەوە تیرەمار بی زۆر بە ئێستا سەتانۆهەتی ئەو هایە لەکنەت و قسەی دەکا محتەرەمەوە لە پێشەوە ڕێزی دەگری و قسەی خۆشی لەگە دەکات دوای پشتەوە عکسە لە پشتەوە عکس دەکاتەوە ئەوجا ئەمڕۆکە زەمان هەرەیەک و بە کەیفی خۆی دەگۆڕێ بەس تەربیەت ئەساسە تەربیە خاسەتەن داک باب لە مارێ دەستەوە ماری لە خۆی ئیشی دەکا و ئیش خۆی دەکا و ئێوە دەستەوە ماری ئاگا بەس داک ئەساسە داک لێرە تەربیەتی داک لە بۆ ماڵ ئەساسە ماڵ و منداڵ ئەوجا ئەوە دەمینێتن لە بۆ بەشەری کە خۆی ئیحترام و ڕێزکردن لە خۆیدایە هەر بەشەرێک لە خۆیدایە کە ئێمە کە من ناوم نایە کاولکردنەوە با بزان مۆزەفەکانی ئاوەدانکردنەوە ئەم قەت پێ ناوێم ئاوەدانکردنەوە کاولکردنەوەیە زەمانەکە ئەوها نییە ئەتوو ئەم کە مۆزەفمان هەیە بڕۆ وەختی ڕاتب دەوی هەوسەکە بەبەر ناکەی وەچی دیش دەکەس دەوام ناکە هەموو دەوائیرەکە وایە نەک دایرە هەموو دەوائیرەکە وایە خەڵک دەوام ناکە دوام سەتا نارێم بکەیە وەی نیوەی بندیوانە ئەم لۆی ئەوەی دەرێم کە با بزانن مەسئولەکانمان ئەوەی ڕاتبەی وەردەگری حرامە ئەو لە ڕێزگرتنە مەسەلەن لە ڕێزگرتنە کابراایەک احترامی ئەو پارەی بەرچینەکە
کە وەردەگری ئایا حرامە ئایا حەلالە ئەوەش لە احتراماتەکەیە هاتیە ئەو وا دەخواستە من دوعای دەکەم یا ڕەبی خوای ئەو عالەمە ئیسلاح بکەی یا ڕەبی خوای ئەو وەزعی لەوەما هەموو پێکەوە دەستیەک بگرن و باسی ڕێزگرتن دەکەم چەندە گرینگە ئێمە ڕێزی کەسی بەرامبەری خۆمان بگرین وڵا زۆر گرنگە ئەوە ئەدەمەن گرنگە ئەرکی دینیشە ڕێزی بەرامبەرەکە دەگری زۆر باشە پیشەکەی تۆ چییە؟ پیشەکەی من دوکاندارم دوکانداری کە کار و پیشەی خۆت ئەنجام دەدەیت چەندێک ڕێزگرتنی تو لە مشتریەکان وەی کردێ کە بۆ نمونە لە پاڵ ئیشە جوانەکەت بۆ نمونە کڕیارت زۆربی خەڵکی دیکە ڕوتێ بکە وەڵایی زۆر فەرقی کردی ینی لەگەر ڕێزگرتن و ڕێز لەگەم مشتریەکە دەگری و کە داوا دەکەی دانیشیان بۆ خۆت هەردەستیەوە کە دانیشتی تا مشتریەکە دێتە ژۆرێ ئەو ڕێزەوە دەکاتن مشتریەکە ڕژبی لەسەر شتکردنەکە لێ دەکری زۆر باشانی بۆ نمونە کە دەڵێ مشتریەک دێتن شتێکی سادا کە لەبەری هەردەستیەوە بەخێر هاتنەکی گەرمی دەکەی ئەو هەز دەکا کە تو ڕێز عادی هەز دەکا ڕێز لێگرتیە و کە ڕێزەکە لێگرت ئەویش بەرامبەر ڕێزەکە بێڕێزیت بێ ناکە ینی شتەکە لێ نەکری سوکاتی پێ ناکە ینی وەکو بابرین بێنرخی ناکە کە کاڵایەکەت هەیە سعرەکەی پێ دەرێت کە ئەتوو ڕێز لێگرت بەدریشی نەبی لێشن نەکری سوپاس دەکا کە دەڕواتن بە سوپاسەوە دەڕوە سوپاسەوە دەڕواتن ئەوە هەمووی لە ئەنجامی ڕێزگرتن لە ئەنجامی ڕێزگرتنەکە لە بەرامبەرەکەت دەگری بێت ئەی چەند دەگەوانەی کە بە تەمەنن تۆزێک لە تۆ بۆ نمونە تەمەنیان زیاترە کە دێنە دوکانەکەی تو کە دێن بۆ مامەڵە لەگەڵ تو دەکەن ئەتو حسابشکیان بۆ دەکەی بۆ نمونە زیاتر ڕێزیان لێ دەگری جێ لە قسەکانیان دەگری ئەوان ڕەنگە ئەزمونێکیان هەبی لە ژیان بە تاکید لە خۆت گەورەتر دنیای زیاتر دیتە ئەزمموی زیاترە دەبێت ڕێزی لێ بگری جێ لە وتەکانی بگری وتەکانی بە نرخن لەکنێت لەبەرەوەی بتوێنێتەوێت دنیای زیاتر دیتێ لەمە ئەزمموی زیاترە بە تێپەڕوونی کات کە ئەو کاتەی بەسەر بری ینی بابێن تەمەنی 35 لۆ 40 سار و 50 سار و 6 سار بەسەر کەتیە ئەو تەجروبەی زۆرترە ڕووداوی زۆرتر دیتە ینی خۆشی دیتە ناخۆشی دیتە ینی لە ناو سولعدا بووە ناو قەزەی کۆمەڵایەتیدا بووە ئەو ئەزمموی زیاترە لە تەمەنێکی وەکی مەگچکەتر یعنی ئەو کەسانێک کە بەجێی کەسانی لە خۆیان گەورەتر دەکەن و بەجێیان دەکەن و ڕێزیان لێ دەگرن پێ دوانێ لە ژیانی سەرکەوتوترن کەم تو تووشی کێشە و مەشاکیل دەبن بە تاکید بە سەبرترن بێکێشەترن کە جێ لە گەورەتر لە خۆ ڕاگرت حتمما شتی لێ فێر دەبی فێرە سەبری و ئارامی دەبی بێمشکلەتر دەبی وەحاسی سلام علیکم سلام ورحمة الله ڕوو باسی ڕێزگرتن دەکەم تا چەند پێویستی ئەمە ڕێز لە کەسانی بەرامبەر بگرین بە تایبەتیوانێک کە تەمەنێکیان هەیە ڕاستە وڵاهی ئەوە زۆر پێویستە سیفاتی ئینسانی مسلمانە کە ڕێز لە گەورەکان بگری یعنی بەڕاستی ئێستا زۆر گۆڕاو چی پێشترێ نییە پێشترین نیە بەڵێ پێشترێک و بوو پێشترێ تەڵەبە زۆر ینی شەرم لە مامۆستایی دەکرد کوڕ شەرم لە بابی دەکرد زۆر باشین پێشتر تەڵەبە ڕێزێکی زیاتری لە مامۆستای دەگرێتەوە ئێستا هەیە بەری بەتاکید ینی ئەو ڕێزەی پێشتری هەبوو ئێستا وەکو پێویست نەمایە چ پێشترێ ینی چی وەی کردی ئەو ڕێزە وەکو پێشتر نەمێنێ وەڵاهی برێم چ هۆکار زۆرە ینی ئەو سوسیال میدیا ئەتەرنێت ئەو شتانە کە ئێستا برادێکمان هەبوو دەیگوت ئەمە کە قەدیم دەیجێڕاوە ینی بابم دەیگو پیر بوو کە هەر دەستاوە دەگۆ دەست مەسەلەن دەچۆ دەری دەگو ئەمەش هەر دەستاین و لەگەری شەرمانی دەکرد دەگۆ ڕاست هەر دەستاین و دەری دەگۆ کە دەهاتەوە دیسا ئەمە هەر دەستاین و بەری هەتا دادەنیشت بەس دەگو ئێستاوانە دەگو ئێستا ئەم کە من هەر دەستمەوە دەگو کوڕەکەی من پێی لەسەر پێدانایە پۆبجی دەکات پێی لەسەر پێدانایە پۆبجی دەکات یعنی فەرقی زۆرە وانە ڕاستکەم ئێستام زۆر جارە و نمونەیەم بەبەر چاوکەوتێک کابرا لە بە ڕێزی بابی بۆ نمونە کە بابی هاتۆ ژۆرێ ئەگە بە شێوازێک دانیشتبی جوانتر دانیشتیا دەرێ احترامان لەبەر بابم بەری ئەوەی باسم کرد حینن ئەی زۆر جاران بۆ نمونە دوو کەس کێشەیەشان دەوێت کە ڕێژ سپیەک سەر سپیەک قسەیەکی دەکرد کێشەکە چارەسەر دەبوویان لەبەر خاتری ئەو ڕیشسپی لەگەڵ یەکتری ئاش دەبوونەوە وایە بەس زەبدمس ینی ڕیسپی زۆر مشکلی هەل دەکرد گەورە بوو بەس ئێستاکە ینی کەم بوو ینی بەجێ ڕیسپیز ناکرێ پێوانە ئەو کەسانی کە بەتەمەنن لە ماڵەوەش بن وەکو خێر و بەرەکە دوان بە بەری وەڵا یاوانی بەتەمەنن هەر وەکو بەرەکەت لە مارێ هەبن وایە سلام علیکم علیکم السلام وبركاته حاڵ باشی بەخێر بێ باشی جانەکەم سەلامەتی قوربان بم باسی ڕێزگرتن دەکەم تا چەند تۆ ڕێز لە کەسانی بەرامبەر دەگریت بە خێراتنی قەناتەکەتان دەکەم پێیان سوپاسان دەکەم لەوە ناو بازاری لەنگەی ڕێزگرتن بەدەست ئینسانەکانە
ڕێزگرتن ڕێزی بەرامبەر دوکتی ڕێزی خۆت دەگری ئەگەر ڕێزی هەتا پێت کرێ ڕێزی گەورەی خۆت بگری پێ گەورە دەبی لە کۆمەڵگایەکەمان بەس ئەگەر ڕێزی بەرامبەرت نەگرت یان بابت نەگرت یان داکرد نەگرت لە ژیان سەرکەوتو نابی ژیان ینی ڕێزگرتن ینی پاکی یانی ڕازگۆیی ئەگەر ئەو شتانە نەبی ینی ژیان سەرکەوتو نابی بە هەڵە دەڕوە زۆر باشە بابێ مەسەر دوکانەکەیت و چەندێک ڕێزگرتنی تو لە مشتریەکانە دوای کردووە کە لێت ڕازی بن کە بێنەوەلات لۆ دوکانداری بەخۆی پەیوەندی بە ڕێزگرتنەوە یەکەم جاوکاتی دێش ژۆرە دەبی ئوسلوبی دوکانداری تەبی ئوسلوبی دوکانداری نەبی ڕێز لە بەرامبەر نەکرد لە ئافرەتێکی بگری بێتە ژۆرێ جوانتر ئەشیال لێ دەکرێتن ینی پارچەکی بێ دەکاتە دویان دەکاتە سێ ئەتو هەستت کردێ بۆ دوکانەکەی تو کە ڕێزت زۆر لە خەڵکی گرتیا ئەو ڕێزگرتنە دوای کردێ کە مشتری بێتۆلات زۆر ڕاستە قسەکەت ئەتی ڕێزم لێ نەگرت ئەوکات نایەتەوە دوکانم زۆر هەیە مشتری هەیە ڕێزم لێگرتیا لە داتی جارێک دەجارایەوە معمیلی کۆیەمانێ معمیلی ئەولامانێ ئەوەی پەیوەندی بۆچیە بەیوەندی بە ڕێزەکە وەز ئەگەر ڕێزم نەگرتووە بەخوایەک دەقسەری لێ نەدەدامەوە باسی بە ساڵات چوەکانی شت کرد ئەو کەسانی کە تەمەنیان هەیە بۆ نە چەندێک پێویستە زیاتر ڕێز لەوان بگرین بۆ منە ڕیسپیەکە سەرسپیەکە ئەزمونێکی لە ژیان هەیە خۆی ڕێزگرتن جارێ ڕێزگرتنی داکوباب زۆر ئەساسە زۆر ئەساسە ڕێز داکوبابی دوایش بە تەمەنەکان داپیرتە باپیرتە جیرانەکە بە تەمەنە دەستە مزگەفتێ یارمەتی بدەی زۆر باشە یان لە جادەکیە ئادووی دەکەی ئەو هەم ڕێزگرتنە هەم خێریچە زۆر باشە یەکێک لە دیمەنە جوانەکان کە من دەیبینم بۆ منە جاربەیە کە کەسێکی بە تەمەن دێتە ناو پاسێک دەبینم گەنجێک لە بەری هەردەستەوە شوێنەکەی خۆی بەوی دەدات بە خۆی ڕادەوەسی دەرێ فەرمامە دانیشیاندا حاجی دانیش نیشانەکە لە ڕێزگرتنی نیشانەکە لە ڕێزگرتنی شتێکی زۆر جوانە ناو کۆمەلگاکەی مە هەیە پێم خۆشە بەڵا بەردەوام دەبی ئەو شتا ئەگەر بەردەوام نەبیتن کۆمەلگایەکەمان سەر ناکەی کۆمەلگایەکەمان ئەگەر وەها نەبی وەچی ئەو ڕووپاوانەمان لێت یان ڕێزگرتنمان تێدا نامی ئێستا یەک شتە هەیە لەو هەولێرەی ڕێزگرتنی دەوروبەر هەیە بێگانەك دێ ڕێزی لێ دەگری لە بۆی دێتەوە ناو هەولێرە پس ئەگەر ڕێزەکەی تێدا نەمینێ کەس نایەت سەر لێدا ئێستا ئەو دوکاندارە ئەگەر ڕێز لێ نەگرت ئەگەر بە جوانی قسە لەگە نەکرد بە ئوسلوبەکە جوان قسە لەگە نەکرد جارشکە نایەتەوە ناو دوکانێت ئێستا ئەم دەتانم لەگەرت و ئوسلوبە قسەت لەگەم کرد بە ڕوانی ڕاستە ڕۆشتی پس هەردووکمان ڕێزمان لێگی کرد بەرنامەکەشمان بەڕێ بۆ جەنابەت کەسێکی بە ڕێزی خۆی گەورە پایدار دەکەم سەلامەت لەگەر توش سلام علیکم عليكم السلام ورحمة الله حاڵ باش باشی حواڵ بەخێر لەسەر چاوم سپاس ئەمڕۆ باسی ڕێزگرتن دەکەم بابزانم چەندێک پێویستە ئێمە ڕێز لە کەسی بەرامبەر بگرین بە تایبەتی ئەوانەی کە تۆزێک تەمەنیان هەیە بەڵێ سەرەتا دەستخۆشی بەرنامەکە و لێکم بەخێر بن سەر چاوم ڕێزگرتن ئەگەر بینە سەر گشتی بەعام وەکو جاران نیە جاران ڕێزگرتنەکی تەواو هەبوو کە داگ باب لە ماڵی باە ئەولاد لۆی نەبوو یعنی پارش داتەوە پاردانەوە نەبوو بە تەڕاک سوود دانیشتن نەبوو ئێستا یعنی نەک بێ ڕێز یعنی ئاشەکە گوت ئاشا بەرژنەی قەیمبی یعنی بێ ئەدەبیەک پەیدا بووە لە ناو کۆمەلگای کوردی باوەڕ بکە یعنی لە قیمەیە باش لەبەرچی هو کارەکە یعنی ئەلەساس مسەقەف بووینە ئەلەساس یعنی ئەمە ئەدەبینە ئەوروپی یعنی ئەلەساس ئەمە گەینە ئەو وڵاتانەی کە سەقافەت و ئەو شتانەیان تێدایە بەڵام بەعکسەوە زۆریش بەعکسەوە جاران ئەمە داپیرمان هەیە باپیرمان هەیە کە چایان دەخوارد کە ئاوەچیان دەخواردەوە ڕووی خۆیان لەولایەکرد یعنی یان هات چارۆکە بوو چارۆجان دیناوەسە سەری خۆیان کە ئاوەکەیان نەخوادەوە ئێستا ژن بە بازاڕی دادێ یعنی مۆتەی لە دەستە مۆتە یعنی مۆتە لە دەستە کوڕە وەڵڵاهی کارە ساتە یعنی ڕێز لە بابی خۆی ناگری ڕێز لە داچی خۆی ناگری مام و برازایەتی جاران مام لە جێ بابی بوو کاکە برا گەورە لە جێی بابی بوو خوشتی گەورە لە جێی داچی بوو پلک لە جێی داچی بوو داک لە جێی پلشی بوو ئێستا ئەو شتانە بەعام کاڵ بوویتەوە کاڵ باسی بە تەمەنەکانمان کرد پێشتری ئەگە باب لە مارێ قسەچی کردبایە هەموو بەجێ و ئەمدی ئەو بابەی نەبوون بە قسەیان نەدەکرد هەموو تێکڕا هاوڕای بابیان نەبوون یعنی ئەگەر بۆنە بابەتێک بەهات با پێش بەدڵیشان نەبا بەڵام احترامی بابیان قسەیان لەسەر و مۆزوعەکەی نەدەکرد یعنی قسەی بابی ئەوەل و کۆتایی قسە بوو نەک قسەی بابی ینی ئەوەل و کۆتایی قسەی بوو
باوەڕ بکە هەر لە بەرەبابێ ئەگەر نەفەرە قسەی بکرد باە کەس قسەی نەشکە یعنی لە گوندەکان ئێستا لە منتیقەی برێن بەعام لە خۆشناوەتی یعنی ڕدێن سپێ قسەی بکرد باە لە گوندەی ڕدێن سپێ قسەی کرد باە کەس قسەی نەشکان لەبەرەوەی ڕیش سپێ و سپی بوو ڕێزیان لێ ئەگرت قسەی هەڵەگیراوە قسەی دەڕۆی ئەو شتانە ینی زۆر بەس ئێستا نەک باب لە مارێ قسەی بکە قسەی باب قسەی خۆی دەکا بڕیاری خۆی هەیە کوڕ قسەی خۆی دەکا بڕیاری خۆی هەیە ئافرەت قسەی خۆی دەکا بڕیاری خۆی هەیە یعنی هەر کەسە و بەدوو پەیڕە و پرۆگرام و ئەو ژیانی خو بەڕێ خۆی داڕوە هیچ کەسە ینی ڕێزی وەی ناگری کە ئەو کابرایە لە خەمی تووە کە ئەو کابرایە شتەشی دەوێ نسحەتێک دەکا ینی لە بەرژەوەندی تویتی ینی ڕێزی لە بڕیارەکەی ناگری ڕێزی لە قسەکەی ناگری ڕێز لە هەتا ڕادەچی باشە ڕێزگرتن لەو باب و داکان مایە بەڵام کاڵبوونەوە چی پێوە دیارە دەبینیم بەشێک لە گەنجەکان یانەوانە کە تازە پێڕادەگەن بۆ نمونە خۆی پێ هەموو شتێکە بۆنەوە ئەلنەما ئەو لە باوچی باش دەزانانی ئەو لە دایشی تێگەیشتوترا ینی وای لە هاتووە لەبەر نازانم تەمەنەکەیەتی ئایا سوۆسیال میدیا کاریگەری لەسەری هەیە ئەووا دەزانی لەوان زیرەکترا ئەوان دواکەوتونە ئەو پێشکەوتوترا زاخۆ ئەو شتە شەیە ئەوانە جیلی ئایپاتن جیلی ئایپات کە نزانی کۆمەلگای عشاری و کۆمەلگای ڕێزگرتن و یعنی باب و داک و قسەی زان و نسیحەت و دین و ڕەوشت و بەچێ ئەگەیە لووتکە بەچە ئەگەیە ئەو شتێککە خەڵک ڕێز لێ بگری بەچە ئەگەی ئەو ئامانجەی کە ئەتو ینی ئەوەی خۆت بپێچی ینی بەڵام ئەوانە هەروە قساکەن وازانن بەس ئەوان بڕیار بەدەستنیان بەس ئەوان ڕاستن لەبەر چییە لەبەر هۆکارەکەی ئەوەیە کەتینە ناو سوۆسیال میدیایە چیوە کەتی ناو سوۆسیال میدیایە چیوە باوەڕ بکە وەزعەکە پێ باش نیە و بەرە باش ناچی نەخێر کۆتا پرسیارم ئەوەیە تۆ هیچ کاتێک لەبەر ڕێزی ڕیش سپیەک لەبەر ڕێزی بەتەمەنێک بۆ نمونە وشتیتت کارێک ئەنجام بدەیت یان لە کەسێک عادز بووی بەڵام ئەو ڕیسپیا هەوڵیدایە ئەنگۆ پێک بینتەوە یان بە قسەوی ئەتۆ کارت نەکردیا شتی وها بۆ لە ژیانی تو ڕێز لە ئەو کەسەی گرتبی احترامان لەبەرەوی بۆ نمونە هەندێک کارت نەکردبی حتمما زۆریش ئەو شتم بەسەری شاتیە و زۆریش ڕوویدایە و ئێستاش بە تەحداوە لەو کەناڵی قسە ئەەکەم ئەو ڤیددیۆش با بمینی بابم براگچکەم ئەم بخۆم براگەورەمە براگچکەم هەیە ئامۆزام هەنا مامم هەیە بە تەحداوە ئەرێن با یەکێک لە یەکان لەو بازاڕی لە 2007 لەو بازارێن با کەسێک برێ ئەو کابرای بێڕێزێکی بەرامە کەسەی کردە لە ترسان نییە لە ڕۆگەورەی خۆشم نییە برێم وەڵاهی ئەمن سەسلام لە کەس ناسپەینان دێم سەسلام لە هەم دوکاندارەکان لە هەم بازار لە هەم خزما سەردانی سەبەبەکە چیانی ڕێزگرتنەکە هۆتۆ بە ڕێزگرتنی خەڵکی گچکە نابیەوە بە قسە هەڵگرتنەوەی خەڵکی بە قسە هەڵگرتنەوەی خزمەکی ئامۆزایەکی مامەکی بابت برایەکت براگچکەکەت خۆ پێ گچکە نابیەوە پێ گەورابی پێ بەڕێزەبی پێ خۆشەویستەبی ئینشاڵڵا دێتەوە بارودۆخی ئەوەی کە خەڵک بە قسەی گەورەکانیان بکەن بە قسەی بەتەمەنەکان بکەن بە قسەی ڕدێنسپیەکان بکەن بە قسەی بابیان بکەن گەنجی ئێستا ١٠٠ ینی بێڕێزێکی پێوە دیارە لە مارێ ینی بە تاق بەقات و تەڕاکسوودەکی دانیشی لە ماڵێ لەکن بابی لەکن خوشتی لەکن داچی ینی لەوانەیە ئەو بەوەی نەکاکە بێڕێزیە بەرامبەری ئەوەم بکە بەڵام ئەم من پێم ئەسیستە قالبی ئەوەی کە پێم شتەشی جوان نییە بەڵێ تربیەت ئەساسە خاصەتەن داک ئێستاوانە دەگو ئێستا ئەم کە من هەردەستنەوە لەو کوڕەکەی من پێ لەسەر پێدانایە پۆبجی دەکات ئێستا یەک شتە هەیە لەو هەولێرێ ڕێزگرتنی دەوروبەر هەیە بێگانەك دێ ڕێزی لێ دەگری لە بەوەی دێتەوە ناو هەولێر کەتی ناو سوۆسیال میدیایە چیوە باوەڕ بکە وەزعەکە پێ باش نیە و بەرە باش ناچی گەورە قەت قەناعەتم نییە زەرەر لۆ ئینسانێکی دابنێتن کە لە خۆی گچکەتر بی. سلام علیکم. علیکم السلام ورحمة الله. ئەحواڵت باش برای بەڕێزی چاوت ماچەکەم ئەمڕۆ باسی ڕێزگرتن دەکەم چەندێک پێویستە ڕێز دەو کەسانە بگرین کە لە خۆمان گەورەترێن تەمەنەچیان هەیە بەخوای برای بەڕێز ڕێزگرتن زۆر زەرورە لۆ ئینسانی بە تایبەتی گچکەکان چەند ڕێزی گەورەکان بگرن هەر کمە لەبەرەوەی گەورەکان ئەزمونەچیان هەیە بەرێ
ئەوان بۆچی دەرێ هەوراز و شێوی زۆریان دیتیان بە تاکید هەوراز و شێوی زۆریان دیتیا گەرما و سەرمایان دیتە چاکە و خراپەیان دیتیا لەوانەیە ئەو گەنجە بە شکلەی نەبی بە تاکید باش ئەگەیەکێک بە قسەی لە خۆی گەورەتر بکە چی سفادە دەکات بەخۆی هەر کەسێک ڕێزی لە خۆی گەورەتر گر ڕێزی خۆی گرت بە تاکید کەواتە لە ژیانی زەرەر ناکاتن بە تاکید زەرەر ناکە گەورە قەت قەناعەتم نییە زەرەر لۆ ئینسانێکی دابنێتن کە لە خۆی گچکەتر بی بەڵکو تەجروبەی دەداتێ فێری دەکا بۆ نە کۆمەڵک ڕێگا هەیە ئەو نیشانی دەدا تاکید لەوانێ بەدەیان نسعەتی لێ بکە ئەتوو وەکو خۆت کە تەمەنت هەیە پێشتێ چەند جێتان لە کەسانی گەورەتر لە خۆتان دەگرت زۆریش بەداخەوە ینی ئەو زروفەی ئێستا ئەمە تێکەتینە بەڕاستی گەنجەکان زۆر گوێ لە گەورەکان ناگرن گوێ لە گەورەکان بگرن تووشی غەڵەت نابن بە تاکید لە شەقراوە هەولێر کۆ خۆشە هەولێر خۆشە دا حاجی ئەوڕۆ باسی ڕێزگرتن دەکەم چەندێک پێویست ئەوانەی کە وەکو جەنابتێن خەڵک ڕێزیان لێ بگری بە قسەیان بکاتێن ئەرێوەڵە زەرورە بەری ئەرێوەڵە ئەو کەسەی بە قسەی لە خۆی گەورەتر بکە لە ژیاندا سەرکەوتو نابی بەدی بەری سەرکەوتو دەبێت بەری ئەرێوەڵە ئەنگۆ پێشتی چەند جێتان لە کەسانی لە خۆتان گەورەتر دەگرت وەڵا زۆر بە قسەتان دەکرد ئەرێوەڵە عادی ئەو هەر کەسەکە دەرێن بە قسەی لە خۆی گەورەتر نەکاتن زەرەرێکە زەرەر بەری دەکات بەری نسعەتت چێ لە مدارەکانی ئێستا لەو گەنجی ئێستا مندارێ من هەموو باشن باشە ئەرێوەڵە بە قسەی لە خۆیان گەورەتریش دەکەن ئەرێوەڵە جێیان لێ ڕادەگرن بەریە لێشیان ڕازیەت و ئەرێوەڵە چ دوعایشان لۆ دەکەن وەڵا دعای سەلامەتیان لەو کەم ڕزق هەبوونیان لەو کەم هەمووشتیان لەو کەم یا ڕەبی هەمووتان ساغ و سەلامەت قوربان سەلامەت بی السلام علیکم وعليكم السلام ورحمة الله بخير بين زۆر سپاس ئەمڕۆ باسی ڕێزگرتن لە کەسانی بە تەمەن دەکەم ئەو کەسانی کە تۆزە کە تەمەنیان هەیە چەندێک پێویستی مە ڕێزیان لێ بگرین پێغمبەری خوا عليه الصلاة والسلام کە قدوەمانە فێرمانەکە ئەمە چۆمی لەگە گەورەکانمان نەفەرمێ لە ئێمە نییە لەو کەسێک کە ڕێز لە خۆی گەورەتر نەگری وەڕەحم بە منداڵەکانیش نەکات بە کچەکەی خۆی نەکات جا بەڕاستی ئەگەر لە ژێر ئەو فرموودەیە بین ئەمە دەبی ئەو ڕێمایی کە پێغمبەر صلی الله عليه وسلم کە وەسیەتێکی دەجێبەجێ بکەین بەداخەوە ئێستا ئەو ڕێزە نەمایە طبعا ئەوش هەموو پەیوەستە بە دین یعنی ئینسان چ ئیلزامی لەکا بۆی کە ڕێز دەخەچی بگری دینە چاوەڕی پاداش تێ لەکن خی گەورە کە خی گەورە پاداش بیرەوە کە ڕێز لە من دەگری کە ئەوە نەما خەچی لە ڕێزی ناگری دەگەتەمە شای مەسن پێش خۆمان بکە ینی ئێستامە ناتوانین گەنجێکی بام کەم یان منداڵێکی بام کەم برێن کاکە ئەوها مەکە ئەوها ینی سحەتی بکەم لەوانەیە ڕەدی بلاتەوە لەوانەیە برێ کاکە تو حەقت چییە مەسەلەن لۆتە داخلی ئیشی من دەکەی دا ئەوە مصیبەتەکە ئەوەش هەمووی سۆشیال میدیایە بەڕاست ئەو خەڵکی توش ئەو مصیبەتەکە دیە بەڕاستی ئەو سوشیال میدیا ئەوها کاریگەری لەسەر خەڵک هەبوو ئەی طبعا لە هەموو نەک لەو بابەتەی لە هەموو بابەتەکان ئەتۆ سوشیال میدیا بکە حیا نەماش کابرا حیا و ناموس و شەرفی خۆی هەم نیتە سوشیال میدیای کەەوە پێشە ئەمە پێمان شەرم بوو کە ئەو شتانە بکەین لەناو ماری خۆشمان هەندێک شتێ تایبەتمەندی ماڵ ینی بۆ نمونە ئەمن هەندێک شتێ پێوەستە بە ماڵی خۆم پێویستە ئەم تەنها خۆم و خێزانی خۆم ئەو شتانە بزانی بۆ خەڵک بیزانی بۆ خەڵک بزانی ئەمڕۆم چم خواردی ئەوڕۆ چم لەبەر کردی ئەوڕۆ ینی بۆن ئێستا کە هەر لە حەزەیەک دەبی خەڵک بزانی ئەوڕۆ چت خواردی چ لەبەر کردی و کو دەژی کو ناژی ئەو ژیانکردنە لە پێناوی خەڵکی لۆ خەڵک ژیانە کاریگەری خراپی لەسەر خەڵک دەبێت طبعا کو کاریاری نابی يعني استوى كابرا هر سدكا هر حركة شوكا هر خوادنا شي بخوا هر دعوة شي بستهاب الدعوة شي هر سفر شي بكا هر من دار شي بي ربي كم كذا عالم بزاني إيكاك خرجش أنواع أشكال خلق هي خلق لوانية مثلا كابرا هي من دار كي دري من دار وكابرا من دارينيا فينا خوشة كابرا هي فقيرة لقمة نجنية بخوا إيكابرا تو خوارني بيشان ددي إيكابرا يكون تشي ونابي بەتاکید یعنی زۆر ناشرینە بۆ نمونە تو خواردنەکی لۆ خۆت دەخۆی خەڵکەکە هێنیتی وایە ئەتۆ پێویست دەکا و خواردنی بڵاوکە حتا پێغمبەر ئەو نیعمەتانە ئینسان بشارێتەوە باشتر لۆ خەڵک پێ بزانی چۆن خەڵک دوور نییە لە مەسەن چاوپیسی و چاوزاری ئەوشتانە کە هەندێک دەرێن نییە بەڵام ئەمە واقعی ژارەکەەوە دەبینیت کە زۆر تاسیرەیە لەسەری باشمە حاجاران ئێوە بۆ نمونە لە دیوەخاندا دەنیشتن کە ڕیسپیەک سەرسپیە قسەی دەکرد ئەو خەڵکە هەموو جلی نەدەگرت ئەمە نتوانانی بچین ناو مەجلیسەکەش هەر لۆمان جوانە و ناو بچین مەجلیسەکەی لەکن دەرکەی دادەنیشتین قسەی گەورەکان بوو ئەوە ڕێز و احترام بوو ینی نەک ترزبی بەس ڕێز و احترام لەوان نەمان دەگرت ئێستا
کابرا لە مەجلیسەشی دانیشتیا قسەی گەنجەکەی لەوانەیە لە پێش قسەی فەقیر ئەوەکەی بی ینی بە اختیارەکەی بی ئەوە نەمایە ئەو ڕێز و ئەحترامە بەداخەوە ینی پێشتر لە ماڵیش بۆ نمونە کچە کوڕە کەبابی بات بە لەبەری هەردەستاوە جوانتر دادەنیش دەگو احترامە لە بە بابم بەتاکید بەخوای نەمانەتوانی پێمان درێژکەن لە بە بابمان قسەش کرد بە کلمەی ئەوەل و ئاخری ئی بابمان بوو تەواو ینی کۆتایی پێداهات ئێستا ناتوانانی ئەودا شتێک خۆش لەو جێرمە ئەمە پێشان تەمەنامان دەکرد بامان لێمان ڕازی بی ئێستا تەمەنا دەکەین دارکانمان لێمان ڕازی بی تەمەنا دەکەم دارکان لێم ڕازی بی هیچ مشکلە لۆ دەست دەکەن پێشانوە نەبوو پێشان دەستی بامان ماز دەکەین دەچوین احترامان دەکرد بەس لەوەی بامان لێمە ڕازی بی ئێستاەوە نییە ئێستا بیرسیم دارکەت ماچکەی لە ئەوی لێ ڕازی بی مەشاکیل و شتل لۆ دروست نەکە ئەوە لێ هاتیە ئەرێ وەڵڵا واقعە يعني سناتواني لو واقعي دربش او اشتكوا لي هاتيا الحمد ان شاء الله باش دەبێت ان شاء الله امير و بقرين او اصلي جواني كوقت خوي هبو كما بشانازي في وبكين ان شاء الله دقرين وسوي وخلتي باش هرمايا اما انسان خلق هيستا زور باش رزي بابي دقري رزي يستخلق زور لبازاري هي ام قسيان دقر كم ريزم دقر احترام دقر خلتي باش ها ما اذاني سلبي نبين باشی سلبیە کام بکەین باشی زۆر چاک وەکو جەناب مەستەی تەواتی ڕێز لە من نایە ئەوە نییە ئەوەش یەک لە شتە جوانەکانە ئێمە ڕێز هەم کەسێک تاکیدوە بەڵای زان و خۆشەویستان ئەوەی بینیتان و بیستان سەرنج و تێڕوانینی بەشێ لە وڵاتیانی شاری هەولێر بوو بێگومان ئەو کەسانەی کە بەتەمەنن لە ژیاندا هەوراز و نووسێوی زۆریان بینیوە و ئەزمموی زۆریان هەیە ئەوان تەجروبەی زۆری ژیانیان کردیا بۆی هەر کاتێک کە تۆ بە قسەی کەسێکی بەتەمەن دەکەی ئەوە ڕێگایەکی باشتر و چاکتر گرتیتە بەر بە پێچەوانەوە کەسانی کە ڕێزە کەسی بەتەمەن ناگرن بەداخەوە سەرەتا ڕێز لە خۆیان ناگرن و لە ژیاندا زیاتر و زۆرتر تووشی ئێش و ئازار و ناڕەحەتی دەبن دیقەت بدەن ئەو کەسانەی کە بەجێی دایک و باوکچی خۆیان دەکەن و بەجێی کەسانی بەتەمەن دەکەن چەندێک سەرکەوتون و چەندێک لە لای خەڵکیش خۆشەویسترن ئێوە بین لە پێرسایی خۆتان کە کەسێکی بەتەمەن جێی گران بووە دەستی دەلەرزی یعنی بە تۆ بابرین بە تۆبزی هەنگاو دەنێ بە زەحمەت هەنگاو دەنێ چەندێک ژیان بەو سەختی بەڕێکردیا کە تۆ بە قسەی ئەو کەسە دەکەی زیاتر و زۆرتر لە ژیان سەرکەوتوتری دەبێت زیاتر ڕێزی لێ بگری ئەو کەسانەی کە تەمەنیان لە ژیاندا تێپەڕاندووە ئەوان باشتر و چاکتر دەزانن کام ڕێگای ژیان باشتر و چاکتر و ڕاسترە بیگرنە بەر تا پرۆگرامێکی دیکەم وتان بەخوای گەورە دەسپێرمە شاد و کامەران بن خواتان لەگەڵ